هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان بانگەشە بۆ ئەم هەڵبژارنە دەستی پێکردووە. ئیدی حیزب لایەنە سیاسیەکان چێبڕچێ دەکەن و ڕکلام بۆ خۆیانەکەن کە لە هەڵبژاردندا دەربچن و پرۆپاگەندە بۆ خۆیانەکەن. بەڵام ئایا حیزب لایەنە سیاسیەکان لە کەرکووک و ناوچە کوردستانەکان دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئایا کوردایەتی دەکەن یاخود حیزبایەتی دەکەن؟ لەسەرم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمە بێت و گفتوگۆ زیاتر لەگەڵ ئەو دەکەم. کاک عەبدوڕەحمان ئەم کاتتان باش. ئەوەی تا ئێستا تێبینیت ئەم کاتی ئەو هەموو بینەرانی کەناڵی کورسا 24 باش. زۆر سپاس. ئەوەندەی کە تێبینیت کردووە لایەنە سیاسی کوردیەکان لە کەرکووک کوردایەتی دەکەن یان حیزبایەتی دەکەن؟ جارێ سپاس بۆ ئەم دەرفەتی کە پێمە بەخشرا. سپاس بەخێرێت. ئەم دەرفەتێکی ئێستاکە ڕەخساوە بۆ کورد و بۆ هەموو خەڵکی کەرکووکش بۆ هەموو ئەو ناوچانەی کە هەڵبژاردنی تیاکرێت دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوی کە بتوانین بە هەمولایەک ئەو دەسەڵاتانێک کە لە دەست کورد سەندرایەوە ئەو لاوازی و بێهێزی کە ئێستاکە کورد لە کەرکووک هەیەت هیچ شێک دەسەڵاتی نەماوە زۆربەی زۆری بەڕێبەری دامدەستگاکان بەرپرسەکان هەمووی گۆڕاو کورد دەسەڵاتی زۆر زەعیف و لاواز بوو لە کەرکووک. ئەم دەرفەتی ساکەوە ڕەخسا و دەرفەتی هەڵبژاردن دەرفەتێکە بۆی کە بتوانین بێگرتووی لەم شارە بتوانن ئەنجومەنی پارێزگای کەرکووک ژمارەیەکی باش لە کورسەکان بەدەست بهێن و کە بەشێک لەو مافەڕەواکانی کورد لە کورد سەندراوتە بیگەڕێنەوە. دیارە ئەوش بێگرتوویە بێ ئەم بەرتەوازی و جیابوونەوە و ململانی کە ناو لیستەکان ئەگەر هەبێ بەردەوام بێ بە تاکید ئێمە ژمارەیەکی زۆر لە دەنگان لە دەسەدەین. دیارە ئێمە هەموو پێمان خۆش ئەوە لە کەرکووک بەیەکیز دابستنایە بۆ ئەوەیەوە دەنجێک بە خەسار و بە هەدەر نەڕوە. بەڵام بەداخۆ جێگەی داخە لایەنە کوردەکان بە هیچ شوێک ئەو کاریان نەکرد ئەوە ئەیبینین کە ساکە 5 لیستی کوردی لە کەرکووکە چێبڕچێکە ناو خۆیانە بۆ ئەوەیەوە دەنگ بێنن. ئەمە بێت ئەوەی کە ژمارەیەکی زیاد زۆر دەنجی کورد لەلامان بە هەدەر بڕوە. و ئێستاکە پێمان خۆشە هەرچی چەنی ئەوە تازە ڕووی داوێستاکە لە ئیمڕۆ بەدواوە دەنگدەری کورد ئەبێ بچێت سەر سندوقی دەنگ بداتن بەو کەسانی کە خۆی بە شایستیان نەزانێت بۆی کە بن ئەندامی ئەنجومەنی پارێزگا و لە خزمەتیان نابێ و ئەتوانێت خزمەتیان بکاوە ئەتوانێت بەشێک لە مافەخراوەکانی خەڵکی بەتابەتی کوردی بگەڕێنێتەوە. دیارە دوای ئەوەی کە زۆر هەڵبژاردن ئەنجام درێت بەڵام ئەبێ ئەگەر هیچ دەبێت کورد ئافۆن عەبدوڕەحمان تۆ گوتت دەبێت کورد وا بکەو ئەمە دەرفەتێکە بۆ ئەوان و گلەیشت کرد کە یەک لیست نەبوون. بەڵام ئەوەی ئێستا کە ئەوان دەیکەن ئایا کوردایەتیە یان حیزبایەتیە؟ بەشیش زۆری بەداخۆ جێگەی داخە بەشیش زۆری کوردایەتی نیە حیزبایەتیە. ئێمە بەدەست حیزبایەتی و ناڵان بەن ئەناڵێنین. دیارە مەسەلەی حیزبایەتی مەسەلەیەکە کوشندەیە. تۆ ئەمڕۆکە هەموو لایەنەکان ئەگەر بۆ نەتەوەیشەکەن بۆ کوردیشەکەن بۆ خاکیشەکەن ئەبێ بە ڕوحی نەتەوایەتی و خاکپەرستی وڵاتپەرستی و کار بکەن نەک بە ڕوحی حیزبایەتی. ڕۆژ هەموو بینیمان زەرمەندی یەکەم ئێمە لە مەسەلەی حیزبایەتی بوون. حیزبایەتی تەسک زیانیش زۆر گەیاندووە بە هەموو نەتەوەکەمان و ئەبێ لێ ئێمە ڕوو بکەین دەوەی کەوا بەرژەوەندی گشتی ملەتەکەمان نەتەوەکەمان لە چیا ڕوورەوە بکەین نەک بەرژەوەندی حیزبی تەسک بکەین. ئەبێ هەموو لایەنەکان درک بۆ بکەن ئەگەر بێت و ئێمە بۆ ڕوحیتە کار بکەین. دیارە ئەوەیش کەماشمان لە دەسێ دێن. من هیوادارم لێرانەوە هەڵبژاردنی ئینشاڵڵا ئەنجام بدرێت و هیوادارن دەنگدەری کورد سەر سندوقی دەنگ بدەن و ئەم فرسەتە لە دەست خۆیان نەدەن و دوای ئەوەش کە ئەگەر هات و هەر چەندێک کورسیمان بدەست ساود ئینشاڵڵا هیوادارم کورسی باش بەدەست بێنین و بتوانین سەنجی باش قورساوی باش خۆیان بستەرمێن لە کەرکووکە. بەڵام ئەبێ دوای ئەوەی کە ئەنجومەن دامەزرێ و هەڵبژاردنەوە ئەنجومەن دامەزرێ ئەو کاتەشە بێ ببنە یەک لیست کوتلەی کوردی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک یەک لیست بن. هەر ئەو دیارە ئەو کەسێک ئەبێتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەبێتە نوێنەری هەموو خەڵکی کەرکووک. ئەبێ دوای ئەوەی کە ماڵی خۆمان ڕێکە خەین لەگەڵ برا تورکمانەکان و بەرە عەرەبەکانشمان دیسان ئەوانش لەگەڵ ئەوان دەست بۆ ئاش درێژکەین بتوانین بە هەموو لایەکمان خزمەتی کەرکووک بکەین ئاشتەوایی پێکەوژیانی برایەتی لە کەرکووک دابین بکەن و بیسەلمێنین نێنی هیچ گرفتێک ناو کەرکووک هەبێ. دیارە هەر گرفتێک ناو کەرکووک هەبێ هەر ناخۆشی ملوانێکە بێ زەرمەند هەموو خەڵکی کەرکووکە نەک لایەنی بەتەنیا. لەبەرەوە من داواکار لە هەموو خەڵکی کەرکووک پێکەوژیان بپارێزم و پێکەوە کار بکەم بۆیەوە هەموو مافەڕاوەکانی خەڵکی کەرکووک بەگشتی بگەڕێنەوە بۆ خەڵکی کەرکووک. زۆر باشە. پێشتر کورد زۆری نەبوو لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە
سەرۆکی ئەنجومەنیش هەر لای کورد بووە بۆ ئەمجارش کورد دەتوانێت ئەمانە بەدەست بهێنێتەوە. من وەکو باسم دەکرد ئەگەر بێت و کار بکەن ئەمڕۆ هەڵمەتی هەڵبژاردن هەیە هیوادارم لە هەڵمەتی هەڵبژاردنە وەکو برا سێرەکتری بکەن وەکو دژمن سێرەکتری نەکەن دیارە بانگەشی هەڵبژاردن مافێکی ڕەوای هەموو ئەو کەسانەیە کە خۆیان کاندید کردووە و مافی ئەو لایەنە سیاسیانەیە کە کاندیدیانیان کردووە بەڵام ئەوە ئەبێ بە شێوەیەکی بەرایانە بێ مافی بانگەشەکردن مافی شەڕەوایە بەڵام نەک لە تانە لەکتری بدەن یەکتری بشتێنەوە یەکتری ناخۆشکەن شەڕشۆری لێ بێتەوە ناخۆشی و ملانێ لێ بکەوێتەوە ئەبێ هەر کەسێ بە شێوەیەکی زۆر مەدەنیانە زۆر دیموکراتیانە بانگەشەی خۆی بکات بۆ ئەوەی کە بتوانین زۆربەی زۆری دەنگەکان و خەڵک هەم بدەین خەڵک بێتە سەر سندوقی دەنگدان خەڵک ئاشتکەینەوە ئەو کەسە ئەو خەڵکانە ئەگەنێنە سەر سندوقی دەنگدان بەتاکید ئەگەر هەر لایەنێک زۆرینە بەدەست بێنێ حتمما ئەو لا ناتوانێت ئیدارە تەشکیل کات و توانێت ئیداری کەرکوب بگرێت دەست لەبەرەوە زۆر زەڕوی ئەمڕۆ کە لایەنە سیاسیەکان هەمویان پێکەوە ئەگەر بانگەشە بۆ یەکترەکەن لە شێش دیموکراتی منافسیش دیموکراتی و بەرایانە بێ بە هەمویان دەنگدەری کورد ئاشتەوەکەن هەمویان بەرەو سندوقی دەنگدان بڕۆن بۆ ئەوەیەوە زۆرترین دەنگ بێن و زۆرترین کورسی بێن ئێمە دەتوانێت زۆرینە بەڵێ ئەتوانێت کورد زۆری نێ ئەتوانێت زۆرینە بێنە بەڵام ئەبێ بەڵێ ئەتوانێت زۆرینە بێنێ بەڵێ ئەتوانێت خۆی زۆری نێ بەڵام ببێ زۆرینەکە بۆ بێ خەڵکی کورد ئەبێ بەرەو سندوقی دەنگدان بچن دەنگ بدەن کەس لە ماڵە داننشێ ئەوە زۆر زەروریە وەکو باسم کردمە دەرفەتیش زۆر زێڕینە نابێ ئەم دەرفەتە لەدەست بدرێ دیسان و ئەگەڕێمەوە تاکید دەسەرواکەمەوە بێ هەموو لایەنەکانیش کە بەشداریان کرد لەم پرۆسە گرنگە ئەبێ وەکو برا کار بکەن و هەوڵ بدەن دوای ئەوەی کە ئەنجومەنش دائەمەزرێ یەک بگرن بە یەکگرتووی ئەتوانن کاری چاکن دەستکەوتی باش بەدی بێنن و دیسان تاکید دەکەم لەسەر ئەوەی ئەمەش ئەو ناگەێنێ ئێمە دوای کە ئەنجومەن دائەمەزرێ بێ هەموو وەکو برا کار بکەن نوێنەری کورد تورکمان عەرەب هەموو حتا کۆتایی برامەسیحەکان بە یەک تیم کار بکەن بۆی کە بتوان خزمەتی خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانی بکەن ئێمە لە کەرکووک پێکەوژیانمان ئەساسیە برایەتی و پێکەوژیان و خۆشی و ئاشتیانە بژین ئەوە مەبەستی هەمومان ئەبێ هەمومان کار بۆ ئەو تعریبەی لە ماوەی ئەم 6 ساڵی ڕابردووە کراوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئایا ئەمانە کاریگەریان لەسەر نەتیجەی هەڵبژاردن دەبێت؟ خۆی بەپێی یاساکان مەفروزە ئەبێ ئەو کەسانی کە سجلی 57یان لە کەرکووک نەبێ نابێ مەفروز نێت بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان هەر کەسێک دوای ئەوە هاتبێ ئێستاکەش هەر کەسێک هاتبێ ئەوەی من بزانم ئەوە مافی دەنگدانی نێ و نابێت دەنگدا و نابێ بشێن دەنگ بدە لەبەر ئەوان خەڵکی شاریشترن مافی ئەوانە کە بۆ شارەکەی خۆیان دەنگدەن و بەشداری لە هەڵبژاردنی شارەکەی خۆیان بکەن نەک لە شاری کەرکووک هیچ گەرانتیەک هەیە بۆ ئەوانە دەنگ نەدەن تەزویر نەکرێت و ئەمانە نەکرێت لە کەرکووک والله من نازانێت ئەو لانەیە کە سەرپرشتیاری ئەم پرۆژێن ئەوان نەتوان باستەوە بکەن گرنتی هیان نیە بەڵام ئەبێ گرنتی هەبووە ئەوە ئەو شتان چارەسەر بکرا پێشەوەی کە هەڵبژاردن دەست پێ بکە نابێ خەڵکانێک بێن کە مافی دەنگدان نێن لە کەرکووک دەنگ بدەن ئەو بە هیچ شتێک مەکەوە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.